لەگەڵ ئەوەی دابینکردن و ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریەکان مافێکی سادە و سەرەتایی هاوڵاتیانە، بەڵام لە هەرێمی کوردستان زۆر کات بەرپرسان ئەنجامدانی پرۆژەکان بە هاوڵاتیان دەفرۆشنەوە. لەگەڵ نزیکبوونەوە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سنووری قەزای چەمچەماڵ ئەنجامدانی بەشێک لە پرۆژە خزمەتگوزاریەکان دەستی پێکردووەتەوە. هەر ئەمەش هاوڵاتیانی نیگەران کردووە و دەڵێن ئەو پرۆژانەی حکوومەت لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بەردی بناغەیان دادەنێت، دوای تەواوبوونی هەڵبژاردنەکان بەشێکی زۆریان جێبەجێ ناکرێن و بە تەواو نەکراوی دەمێننەوە. حکومەت داهانێگاتە دەنگدان و مانە هەموو شتێکەکات، مەقسەد مەم چلێ هاوێنەوە و دابەشەکات، خەڵک وا سووتێ لە مەرخۆرەون و دابەشەکە. ئیمجا هەنە شتێک کراوە ساگە لای مەکوی گۆڕان هەیە، 9 ساڵ پێی ساگە بەردەکەیان داناوە لە بەری خەسخانە دروستکەن. ئێ ساگەوا بەردەکەش لەمانە خەسخانەکە، ئەمە 9 ساڵەوە خەریکین. بەردەکەشی فەوتا و خەسخانەکەشمانیش. حکومەت دەگاتە ئانی دەنگدان هەموو شتێکەکە دێتە ماڵتەوە بە قوربان دەنگم پێ بدە و ئەمە تام وەکەین ئەمە تام وەکەین دوو لە ڕوویەوە هەمووی درۆکە. حکومەت لە کاتێکە دێ ئاوڕێ لە خەڵکی شارێکە داتەوە قەزایەکە داتەوە شوێنێکە داتەوە ئەتوێ کاتی هەڵبژاردن بێ. ڕاستی خەڵک ئێسا وشیارە ئاگادارە ئەو کاتی سەردەمەند نەماوە بە بانگەشە و بە هەڵبژاردن و بە هەنێ ڕیکلام بتوێ ئامانج بەدەستبێنی. حکومەت نەک پێش هەڵبژاردن نەک دوای هەڵبژاردن هەموو کاتەکان فەرزە لەسەری ئیشەکانی خۆی بە تەواوەتی جێبەجێ بکە، خزمەتگوزاریەکانی خۆی بە تەواوەتی بکە. حکومەت دوای لێ هاتووە بەس کاتی هەڵبژاردنە، بەس کاتی هەڵبژاردن ئەتر دەست دێتە پێشەوە و دەسەکە بە ڕیکلامکردنی ئیشەکانی و بە جێبەجێکردنی کارەکانی. خزمەتگوزاری ئەرکی وڵاتە، ینی هاوڵاتی تۆ هاوڵاتی ئەم وڵاتی پێویست بە خزمەتگوزاریە، پێویست بە ژیانە، پێویست بە تەندروستیە، پێویست بە تەربیەتە، بە هەموو شتێک. مەز نییە یان شتێکی کەمە ئەکرێ نیوە چڵە ڕیگلامە هەنێکی ئەکرێ هەنێکی کۆتاییە ئەکرێ بە خراپی ئەکرێ گەندەڵیتیایە هەموو شتێک. وڵاتی ئێمە وڵاتی قەیرانە، گرنگترین پێداویستی بۆ ئەم شارە هێنانی ئاوی گۆبتەبێ بۆ چەمچەماڵ. چالاکێکی مەدەنیش پێی وایە دەستپێکردنەوەی بەشێک لە پرۆژە خزمەتگوزاریەکان لەگەڵ نزیکبوونەوە لە قۆناغی بانگەشەی هەڵبژاردنەکان بەشێکە لە سروشتی ناشرینی حیزبە حکومڕانەکانی هەرێم و ڕژێمەکانی هاوشێوەیان. ئەمە یەکێکە لە سروشتە زۆر ناشرینەکانی حیزبی کوردی لە سەرەتای هەرێمی کوردستانەوە. حیزبی کوردی حیزبە دەسەڵاتدارەکان ینی ناتوانم بڵم بە عەقڵی سەدەکانی ناوەڕاستیژانی بە عەقڵە بیرەکەنەوە کە وێنەی نییە لە جیهانە. دەسەڵاتی سیاسی ئەرشێتی خزمەتگوزاری جێبەجێەکانی سێ پایە هەیە: دابینکردنی خزمەتگوزاری بۆ خەڵک، دابینکردنی دادپەروەری لە نێوان خەڵکە لەگەڵ پاراستنی ئاسایشی خەڵک. دەستپێکردنەوەی بەشێک لە پرۆژە خزمەتگوزاریەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە کاتێکدایە کە لە ئێستادا هاوڵاتیانی هەرێمی کوردستان جیرۆدەی چەندین قەیرانی جۆرا و جۆرن کە دیارترینیان نەبوون و کەمی ئاو و گرانی نرخی سوتەمەنی و کەمی بڕی کارەبای نیشتیمانی و ئەمانە و چەندین قەیرانی دروستکراوی دیکە. هەر ئەمەش دووفاقی بەرپرسان و دام و دەستگا حکومڕانەکانی هەرێم دەردەخات کە لەلایەکەوە ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاری بچووک جێبەجێ دەکەن، لەلایەکی دیکەشەوە قەیران لەسەر قەیران دروست دەکەن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.